600 fazla yazarım diyor. Bunda bir saniye. The Siber ha. بس رجعت هو فاتح اشرب ده بس سكرنا شلوت خروج زرفان سر زرفان تعيننا استهاد لا Hey!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Doerie! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Doerie! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar! براستي بانزان بي هم تبقى عزلي بستوى ياري كوتاي أونيا بس الحمد لله والشكر براستي لتبقى كم ناس راسي بس أنزامي كم لو ما قرزبو أنا عندي استايل يعني تشوف كين يقصش كين بلينا بجوانا ناو بيانويا دس خوش لتبقى نامر دكم يوادارم قدام مانجي كاو تبقى مرقتيا شتش باش مكرد بي لو يعني كم لو أرزانا كمان جرينجا وستاري أرزان سر بيخي ولا من جرينجا أنزامش خوشة بەڵام ناکرێ ئەمە دوو تیبیاری دەکەین هۆردک براوە بین ئەم پیرۆزبایی لە تیب بەرامبەر دەکەم دەستیان خۆش تیبەش چاچیان هەیە لێ ئەمەش لە ئەنجامی یەکەم قورس بەسەرمات لێ نەمانتانیەوەی بکەین ئەو ڕۆژارێکی باشمان کرد لە یاری یەکەم ژیاری باشمان کرد بەس فرسەکانیوان دەبە گۆل فرسەیمەش یعنی نەدەبە گۆل هەرەوەندە بچێشە دەستخۆشی لە ڕاگەیاندەکان دەکەم هیوادارم زیاتری گرنگی بۆ لەوانە بدەن چکە پێویستیان پێیە زیاتری گرنگیان پێ بدەن چکە یاریزانەکانی باور ناکەمەوە بەس یاریزانی لاوان پێویستی پێیەتی هیوادارم بەردەوام بنەوە دەست خۆشتانی دەکەم کاپتن چیتان هەبوو لە سیارەکە ئەوەی بینیمان
ڕاستە هێرشتان هەبوو دەتانویست گۆڵشتەماکەن بەڵام زیاتریش احتفاظ بوو بە ئەنجامی یاری ڕابردوو توانین تا ئێستا بگەن یاری کۆتایی چی پێ سپاس بۆخوا بەنسبە دیاری ئەمڕۆ ڕاستێمە یاریەکی چۆنەڵی هەجمەیەکی مرتە دیاریماکە احتفاظمان بە یاریەکەەوە کرد لەبەرەوەی لە یاری پێشتر لە یاریە خۆمان نابراوە بین احتفاظمان بە یاریەکەەوە کرد سپاس بۆخوا دەستخۆشی لە یاریزانەکانەکەم پیرۆزباییان لەکە بە ئاست و بە ئەنجام هەردوو یاریەکە لە پێش بین و باشتر بین کاپتن سەبارەت بەیانی زاخۆ ئەمڕۆ بینیمان بە 5 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ لە خاچی بردوێتەوە یاریێکی بەهێستان لەپێشە لە یاری کۆتایی ئایا دەتوانین بڵێن لە ئێستاوە بینەری یاریەکانی زاخۆ بوون یاخود چی پێ بەسەر یاری کۆتایی وەڵایی طبعا یعنی زاخۆ گەشتۆتە یاری کۆتایی بە ئاسانی نەگەی و هەڵبەتە تیپێکی چاکە بەڵام وەکو معلوماتیش معلوماتێکم لەسەر یانی زاخۆ نییە